بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەچینە لای تەوەرێکی دیکەمان فیلمی دۆکومنتەری تا بەهار بەرهەم دەهێنرێت. ئەم فیلمە چیرۆکی ژیانی کچێکە لە هەورامان و دەکرێتە فیلمێکی دۆکومنتەری. ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر فیلمەکە وەربگرین، لەسەر کاتی فیلمەکە، لەسەر بەرهەمهێنانەکەی بزانین کارەکانی لە ئێستادا بەکوێ گەشتووە. میواندایی زۆر بەڕێز ڕێبوار محمود پورمان کردووە دەرهێنەری فیلمی تا بەهار. سڵاو لێبێت و بەخێر بێی سەرچاومان. سڵاو ڕێز سەرچاو سەرەتا پیرۆزبایتان پێیەکەم بە بۆنەی ستایلی نوێی بەنامەی کورسات مەگەزین. زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی کورسات مەگەزین و لە شاشەکەی جوانی کورسات. زۆر سپاس. بەشدارم و ئامادە. ئینجا کاک ڕێبوار پێشەوەی کە بچینە لای ناوەڕۆکی فیلمەکە زانیاری لەسەر فیلمەکە پێمان خۆشە بەشێک لەم فیلمە ببینین لەگەڵ بینەرانمانە فەرموون. دەستخۆشە بەڕاستی دیمەنەکانی ئەم بەشەکەمەی دیمەنەکان زۆر جوان جا با باسێک لە فیلمەکە بکەین بە گشتی. کاک ڕێبوار پەنەماواچە چی تاوەهار؟ تاوەهار چی؟ چی تاوەهار؟ چایسە بە سۆرانی دامە لەبەر ئێمە بینەران بە سۆرانی تازە قسە هاتە بەرەوە من سڵاو ڕێز و حرمەتمان پێی بینەرە هەورامیەکەمە وێم هەورامینە وەشحاڵ ناکە فیلمەوە ئەمجە دەگاوەشەکی بێسارانی نەبەرهەماردن وتر بەیجا سام دووە سەر و زانیاریە. کاک ڕێواسە پێمانەڵێن ئەم هەورامیانە زۆر ئەلانین بە هەورامی قساک. فیلمی تا بەهار من لێراوە ئەم فیلمێکا بێ وەکو بەرهەمێکی کورسات بزانم. ئێمە بۆ گرتنی فیچرێک سەبارەت بە کچانی موتۆرسواری ئاوایی بێساران سەردانی ئاوایی بێسارانمان کرد کە خەریکی گرتنی ئەم فیچرە بووین بۆم دەرکەوت کە کچێک لەویا هەیە کچێکی نابیست کە خەریکی کاری موتۆرسواریە و ماتۆرسواریە کات و بەلای خەڵکەوە زۆر خۆشەویستە ئەم کچە. و دوایی کە دەستم کرد بە لێکۆڵینەوە و تەواشام کرد ئەم کچە بە جۆرێک یەکەم کچ بووە کە لە ئاوایی بێساران دەستی کردووە بە ماتۆرسواری و بە جۆرێک ڕەچەشکێن بووە لەو ئاواییە. بە دوای ئەم کچە کچانێکی زۆر ئێستا ئەتوانم ئەگەر بە ژمارە بدەم نزیکی 20 تا 30 یا شایدیش زۆرتریش کچمان لە بێساران هەیە کە خەریکی کاری ماتۆرسواری. ئەوە ئەم ماتۆرسواریکردنیان زۆر بە کۆمەکی بنەماڵەیان هاتووە چونکە ئاوایی بێساران بە دوو بەشا دابەشە بێت بەشێکی گوندەکەی و بەشێکی هەوارەکان. ئەمانە ڕۆژانێ
لە ئاواییەکەەوە بەرەو هەوارەکان ئەچێت وەکو جاران نەماوەکە ئەلان یا ئەبێ لە سەیارە و ماشین سپادە بکەن یا بەداخەوە جادەکە بە کەڵکی سەیارە نایە و ماتۆر دەورە بینێت کاگرێبار کەواتە چیرۆکی فیلمەکە توانین بڵین لە ڕاستیەوە وەرگیراوە بەڵێ 100% ڕاستیە لەبێت دۆکۆمنتەری لەسەر کەسایەتێکی ناوچەکە کراوە بەڵێ ئەوە واگەر ئەگەرەکم بە زانیاری ورتر سەبارەت بە ئەو کچەکە ناوی فەرزانەی خۆشەویستە زۆر سپاس فەرزانە هەوڵم داوە لەم فیلمە لە چوار ئاوایی بێساران ئاواییەکی زۆر خۆشی منتەقەی ژاوەڕووی هەورامانە گوندێکی زۆر خنجیلانە و پڕ لە مێژوو پڕ لە جوانەی کە مامۆستای گەورەی ئەدەبیاتی کوردی مامۆستا بێسارانی خەڵکی ئەو ئاواییەتە هەوڵم داوە لەم ئاواییە لە چوار وەرزە ژیانی فەرزانە بخەمە بەر کامێرە یانە هاوکات کە ئێمە جوانیەکانی بێساران نیشانە دێن لەو فیلمە خەریکین تنیاییەکانی فەرزانە و ئەو دیمەنە نادیاریەکانی ژیانی فەرزانە نیشانە دێن کاتێک نزیک بووینەوە ژیانی فەرزانە زۆرتر بانزانی کە ئەم کچە چەندێک پڕ لە هەست پڕ لە جوانی وە چەندێک سربەخۆ خۆڕاگر بەڕاستی کچێکی نمونەی منتەقەی هەورامانە وە زۆر بە خۆشحاڵی ئەتوانم بێژم کە 100% کاری وێنەگرتنی فیلمەکە کۆتایی هاتووە زۆر باشە کەواتە ئەتوانین بڵێن کچێک لەوەی کە ناتوانێت تەنانەت وشەیەکیش بڵێت ئەتوانێت هەرچێکی بۆ لە ژیانی خۆیان بۆ خۆی بکات لە بەرامبەر بەوە ئێمە لەواجە هەندێک کەسمانە بێت کە لە ڕێ فیلمەکانیشەوە ئاماژەیان پێکراوەکە ستەمێکی زۆریان لێکراوە لە کاتێکدا هەندێک جار بەقسەکردنیش ناتوانێت بەرگری لە خۆیان بکەن ئاماژە بە شتێکی زۆر جوانتاندا فەرزانە دروسە لە نعمەتی بەڕاستی قسەکردن مەحرومە هەم ئەمە بووە هۆکاری بڕێ گیر و گرفت بۆ ئەو بە بەداخەوە بەوە کە نەتوانێت بە بڕێشت بکەێت فەرزانە بەداخەوە نەیتوانیوە سەواددار بێت و بتوانێت مەدرسە بچێت و لە قوتابخانە دەرس بخوێنێت و ئەمەمانە کردووە وەکو ئیدەیە کە فەرزانە وەکو حەسرەتێک ئەگە بێگومان بچوایە قوتابخانە و فێری زمانی ئشارە باشتر بووایە ڕەحەتتر ژیانێکی ئەو فرسەتەی بۆ نەهاتاراوە زۆر ڕاستەکە ڕێبار حەزم کە پرسیاری ئەوت لێ بکەم تۆکو دەرهێنەرێک کارکردن و وێنەگرتنی فیلمێک بۆ نابینا جیاوازێکی چییە لەگەڵ کەسانی ئاساییە تا چەند قورسێک هەستەکەم بە ئیشەکەتان زۆر قورس بێت یان ئەمە نابینانەوە ئەلبەتم کاریشم لەسەر نابینا کردووە مامۆستا عینەدین زۆر خۆشەویست فیلمێکم بەناو چاوی ئاواز لەسەر مامۆستا عینەدین کردووەوە زۆر خۆشبەختانە توانین فیلمێک لەسەر ژیانی فەرزانە فەرمووتان جیاوازیەکەی چییە؟ جیاوازیەکەی چییە تا چەند قورسە؟ قورسایەتی خۆی هەیە چونکە ئێمە بەداخەوە من ئەوەڵین کەڕەت کە چوینە لەگەڵ فەرزانە قسەمان کرد من لەگەڵ دنیایەکی بێدەنگیە بەرامبەر بووم و ئەبێ من بم توانایە ئەو هەستی ئتمینانە و ئەم هەستی ئەمنیەتە لەبەڵ بینی خۆما و فەرزانە دروست بکەم کە بێژم ئێمە هاوڕێتین حامیتین و ئەتوانین بە یەک و ئیش بکەین و چیرۆکی تۆ کارێک بکەن کە چیرۆکی تۆ تەواوی دنیا کۆزای تۆ دروستکردنی ژانەرێکی فیلم یا خۆت ئاماژەکردن بە ژانەکە زۆر جار پێویستە بە دیالۆگێکی زۆر زۆرە بۆ قورسیاکە ئافرین فیلمەکەی من بە بۆنەی احترام بە دنیای فەرزانە کە دنیایەکی بێدەنگیە حەزم نەکردووە دیالۆگی تیابێەوە حتا هیچ نەرێشنێک فیلمەکە بە دڵنیاییەوە کە 25 دقیقە بێت ئەتوانێت بە دەنگی ئامبیانسی سروشت بینەر تا دقیقەی ئاخری فیلم بۆ خۆی ڕاکێشێ چونکە ئێمە لەو 20-25 دقیقە کە خەریکی گێڕانەوەی ژیانی فەرزانین چیرۆکی تایە و فیلمە دیمەنایەکی زۆر ناخەژێنی تایی شەڵا لە کاتی خۆی ئابینرێت فیلمەکە وە شتێکی تریش کە ئەبێ بڵێم ئەوە بێ هاوکاری و هاودڵی فەرزانە و لەگەڵ ئێمە بووە بنەماڵی زۆر خۆشەویستی فەرزانە بەداخەوە زۆر بەداخەوە
پارەکەی دایکی ئازیزی لە دەستاوە و منیش چونکە دایکی خۆم لە دەستم داوە ئەو بووە هۆکارێک کە من و فەرزانە زۆرتر بە یەکۆ خاڵی هاوبەشمان بە یەکەوە ئەوی نەبوو و بەدڵنیا فەرزانە بەبوونێ ئەو کە زۆر کات نەیەزانی کە ئێمە خەریکی چین کە کاتێک ئێژین فەرزانە تۆ ئاوا دەچێ بکەشە بە ڕووی درەختێکە دارێکە نەیەزانی کە ئێمە بەڵام بە زۆر بە دڵفەراوانی و بەڕاستی بە دڵفەراوانی و هاوکاری ئێمەی کردووە ئەگەر چ گیر و گرفتیشمان هاتە بەرەوەبەوەی بۆ بوونەوە کە شاید کەسانێک حەزیان ناکرد ئەم کارە بکەوێت بەڵام بە دڵنیایی و ئەوانیش هاتنە سەر خەت و دوایی دەستخۆشییان لێکردین بۆ ئەم کارێ من لێراوە ئەبێ سڵاو ڕێز و حرمەتی خۆم بگەێنم بۆ تەواوی خەڵکی ئاوایی بێساران ئەبێ دەستخۆشییان لێ بکەم بۆەوە کە یارمەتی منیاندا کە ئەم فیلمە لەو ئاوایە خۆشە تەواو بێت و هیوادارم کە بەدڵنیایی و ئیشەڵا کە ئێمە دامان ناوە ئەوڵین ئەکرانی فیلمەکەش لە ئاوایی بێساران نابێت کەی ئەبێت؟ قۆناغی پرۆسەی دوای تۆلیدی فیلمەکە دەستی پێکردووە بە دڵنیایی و سێ چوار مانگتری شەڵاکە بتوانین لەو کاتە تەواوی کەین بەڵام زۆریش پەلە ناکەین بۆ ئینەکە باکارەکان زۆر بە ڕێباریز برارێکێ لە فستیڤالە شتێک بەشداری پێ بکەن بە دڵنیایی و بۆ فستیڤالەکان ئامادەکراون فیلمەوە هیوادارم ڕۆژێکیش بکرێت لە کورساتە بە جوانی لەسەر ئەم فیلمە باس بکەین و هەتا فیلمەکە پێشان بدرێت ئینشاءڵڵا ئەم نازانم لەکێ ئەم قەولا بێ وەربگرم من وەیشەڵا کە بۆ فستیڤالەکانی دەرەوە و ناخۆی ئێران حتمما فیلمەکە و هیواداریشم بەڕاستی اتفاقێکی باش بۆ ژیانی فەرزانە بکەوێت هیوادارم ژیانی ئاڵ و گۆڕێکی بەسەرا بێت بە جوانی و بەخۆشی و بتوانێت گۆڕانکاریەکی خۆش و ئەرێنی لەسەر ژیانی فەرزانە دەرگایەکیش بێ بۆ ئەو خانمانی یاخود ئەو کوڕانەی کە نابیستن بیانوێن نواندن بکەن ئەمە دەرگایکی زۆر باش هەمێشە زۆر گرنگە ئەرەوەڵا کە خۆیان پەراوێز نەخەن لە کاری هۆنەری و هیوادارم کە دەرگایك بکرێتەوە کە ئەوانیش بەشدار بن ئەوانیش دنیای خۆیان هەیە ئەوانیش ورکەی خۆیان هەیە و ئەبێت من بەڕەحەتی پێتان ئەڵێم کە فەرزانە لە ڕۆژی ئەوڵ کە ئێمە چوین تا ئێستاکەین زۆر گۆڕاوە ئێستا کە دووربین ناسێت کامێرا ناسێت ئەزانێت کە سەر لە کاری ئێمە دەرەکات یانە دنیایەکی جیاوازتر بۆ ئەو زۆر فەرزانە بەداخەوە لە اینێکی کە کەمتر ئێمە کە هاتیینە هەر لە هەر وەرزێکا ئێمە 4-5 ڕۆژە چوین لە ئاوایی بێسارانەوەمان بە تیم و ئستافێکی چەند نەفەرەوە وەختە کە فەرزانە ئەبین چەند نەفرێک بەبوونەی ئەوە تێنە ئێراوە ئەویش هەستێکی خۆشی بوو وە بەڕاستی و زۆر سپاس هیوای کۆتنە بۆ پازنی وادارین فیلمەکە کارەکانی تەواو ببێت و ئەم فیلمە جوانە ببینین ئێمە زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ داوەتەکەتان زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس